باز لە کاریگەری ڕێنماییەکانی وەزارەتی ڕۆشنبیری لەسەر ئازادی میدیای و بڵاوکردنەوەکان لە هەرێمی کوردستان دەکەین. ئەو ڕێنماییانەی کە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری دانراوە، ئەمە چ کاریگەریەکی لەسەر ئازادی ڕادەربڕین دەبێت لە هەرێمی کوردستان، تا چەندە ئازادی ڕادەربڕین بەرتەسک دەکاتەوە؟ چی بکرێت بۆ ئەوەی ئەم ڕێنماییانە بە جۆرێک بێت کە لەگەڵ ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان گونجاو بێت و ئازادی ڕادەربڕین تەسک نکاتەوە؟ تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز دکتۆر کامیل عومەر، پسپۆڕی میدیا ڕاستەوخۆ لە ستودیۆ بەیانی کورسات نیوزمیانە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان، بەخێراتن. ئەو ڕێنماییانەی وەزارەتی ڕۆشنبیری تا چەندە ئازادی ڕادەربڕین یاخود پێدانی مۆڵەت بۆ میدیا بە شێوەیەکی گشتی کاریگەریەکانی لەسەر ئازادی ڕادەربڕین چی دەبێت؟ بەڵێ، سەرەتا بەیانی باش بۆ هەموو بینەرانی کورسات، بۆ کارمەندانی کورسات. ڕاستیەکەی ئەم ڕێنماییە سەرەتا دەمەوێت ئەوە ئاماژە بۆ بکەم کە پێچەوانەی هەموو پرەنسیپ و مەبادیەکانی ئازادی ڕادەربڕینە، ئازادی وتنە، ئازادی ڕۆژنامەنووسیە، یعنی نەک پەیوەست بە کوردستان، پەیوەست بە هەموو ئەو پرەنسیپە جیهانیانەی مافی ئازادی ڕادەربڕین کە لە جەڕنامە جیهانیەکانی مافی مرۆڤ لە یاسانی و دەوڵەتیەکانی پەیوەست بەکاری ڕۆژنامەنووسیە لە پەیماننامەکانی شەرەفی ڕۆژنامەنووسی دەق ئەم ڕێنماییە پێچەوانەی هەموو پرەنسیپەکانی ئازادی وتن و ئازادی ڕادەربڕینە. ئەم ڕێنماییە بۆ کۆتوبەندکردنی ئەو پەراوێزە لە ئازادی ڕادەربڕین ڕۆژنامەنووسی کە لە هەرێمی کوردستانە بۆ کۆتوبەندکردن و سنوردارکردنی ئەوە دانراوە، یعنی هیچ مەجالێکی تیانی بۆ ئەوە دانراوە. پێچەوانەی یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2010 کە یاسایەکە تا ڕادەیەکی باش ئێمە وەکو میدیاکاران وەکو ئەکادیمیان لێ ڕازین ئازادیەکی باشی تێدایە. پێچەوانەی یاسای دەستکەوتنی زانیاریە، یاسای ژمارە 11 ساڵی 2013 دەستکەوتنی زانیاری، پێچەوانەی یاسای ڕێکلامە، یاسایەکمان هەیە بۆ ڕێکلام، پێچەوانەی هەموو ئەو مەبادیئانەیە کە لەناو هەموو ئەو مەبادیئانەیە کە لەناو ئەو یاسانەیە مەبادیئی ئازادین، ئازادی وتنن. بۆیە بەداخەوە ئەم پرۆژەیە یا ئەم ڕێنمایانەی وەزارەتی ڕۆشنبیری کە دەری کردووە پێچەوانەی دەقی یاسای لە ڕووی قانونیشەوە کاتێک ئێمە یاسامان هەیە نابێ ڕێنمایی دەرکرێت دژ بە یاسا بێ، پێچەوانەی یاسا بێ، بەڵکو ئەبێ لەژێر ڕۆشنایی یاساکە ڕێنمایی دەربکرێ. بەڵام بە پێچەوانەوە ئەم هەموو ئەو ڕۆحەی کە لە ناو یاساکانە هەیە، یاسای ڕۆژنامەنووسیایە بە تایبەتی بەتاڵی کردوێتەوە، یعنی دژی ئەو ڕۆحی ئازادی کە لە ناو یاسای ڕۆژنامەنووسیایە. باشە دکتۆر، کەواتە دەکرێت بڵێ ئەم ڕێنماییانە بە دیاریکراوی زۆر بەمەبەست بۆ کەمکردنەوە یاخود هەر بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕینە. بۆچی ئەم بابەتە یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئەو کاردانەوەی کە پسپۆڕانی بواری میدیا ڕۆژنامەنووسان لەسەر ئەم بابەتە هەیەە باستەوە دەکرێت کە ئەم ڕێنماییانە بە جۆرێکە تەنانەت بە کەڵکی گۆڕانکاریش نایەت، پێویستە تەواوی گۆڕانکاریەکە کانسڵ بکرێتەوە، تەواوی ڕێنماییەکان کانسڵ بکرێتەوە. بۆ چوونی بەڕێستان لەسەر ئەم بابەتە چیە؟ ئایا تەواوی بڕگە و مادەکانی هێندە بە جۆرێکە کە هیچ ئومێدێکی گۆڕانکاری تێدا نەبێت؟ بەڵێ، ئەم ڕێنماییانە بە جۆرێک دانراون وەکو وایە بۆ وڵاتێکی وەکو کۆریای باکوور دانرابێت، ینی گەڕانەوەی هەموو شتێکە بۆ دەسەڵات، بۆ چەکگەرایی دەسەڵات، ینی ئێمە ئەبێ هەمووان بە یەک ئاواز بخوێنین، ئەبێ هەموو میدیا لە کوردستانە بە یەک ئاواز و بە یەک ڕیتم، نابێت لەم ڕیتم و لەم ئاوازە لابدا، کە بەڕاستی ئەمە قابلی چاکردن نییە. ینی لە یەک مادەیە لە ناو ڕێنمایەکەیە 22 ڕێگریتیایە، لە مادەیەکی ترە مادەی 12 و مادە 4 بوو، لە مادە 12 جارێکی تر بە ناوی قەدەغەکراکانەوە تەسەورەکەی چەندی تایە. مادەی 12 با بزانم 15 ڕێگریتیایە، 15 قەدەغەکراوی تایە، مادەی 4 22 قەدەغەکراوی تایە.
ئیتەجگەلەوە لە بەشەکانی ترا باسی مۆنیتەرینگەکە کابێ مۆنیتەرینگدان برێ بۆ چاودێری کەناڵەکانی میدیا بۆ پامی کەناڵەکانی میدیا لە شوێنی ترا باسی ڕسوماتەکە ینی بۆ منە ئەرقەلەکان چی وچین یەکێک لەوانە ڕسوماتێکی زۆر بۆ دامزانی کەناڵی ڕاگەاندن دروست دانراوە لە 50 ملیۆن لە 25 ملیۆن ینی من ئەگەر بەپی ئەمە بێ سایتێکدا بنێم ئەبێ من 25 ملیۆن تا 50 ملیۆن بچم ڕسومات بدەم بە حکوومەت ینی بۆی کەناڵێکی ڕاگەاندن دامەزێنم بۆ نمونە هەموو ساڵێک من ئەبێ ئەم مۆڵەتە تازە بکەمەوە پارە بدەم مەبلەغێکی یەکی چواری ئەو ڕسوماتی کە داومە من هەموو ساڵێک جا خۆ میدیا بێ هەر بەڕێ ئەوە بێ کە مۆڵە تازە بکاتەوە بۆ نمونە کێشەی گەورەی ئەم ڕێنماییانە بەداخەوە ئەوەیە کە سیستمی مۆڵەتی گەڕانوێتەوە سیستمی مۆڵەت ئێمە پێشتر شانازیمانە کرەمان و یاسای ئێمە یاسای ڕۆژنامەنووسی هەرێمی کوردستان سیستمی مۆڵەتی تیانەماوە کە کاتی خۆی لە سەردەمی بەعسا هەبوو ینی تۆ بێت چاوەڕێ ئەوە بکەیت کە مۆڵەتت بدەنێ ینی عریزەیەک تەقدیم کەی ئایا مۆڵەتە دەنێ یان نا سیستمی مۆڵەتیان گەڕانەوەتەوە کە پێشتر لە یاسای ڕۆژنامەنووسیا سیستمی ئاگادارکردنەوە هەبوو تەنها تۆ وەزارەتی ڕۆشنبیری و سندیکای ڕۆژنامەنووسان ئاگادار کە من کەناڵێکم هەیە کەناڵێکم هەیە بەم شێوەیە ئەمە خاوەنەکەیەتی ئەمە سەرچاوی دارایەکەتی ئەمە هەیە بەس ئاگادارکردنەوە بوو نەگەوەی چاوەڕێی مۆڵەتی ئەوان بکەی کە مۆڵەتت بدەنیاننا لەوەش قورستر بڵێ ئەتوانی ڕەخنە بگری هۆکاری نەدانی مۆڵەت چییە؟ بڵێ لەوەش قورستر لایانی گرنگ یا لایانی سەرەکی پێدانی مۆڵەت چیە وەزارەتی ناوخۆیە وەزارەتی ناوخۆت وەزارەتێکی سیاسی و هەواڵگریە وەزارەتێکی پۆلیسیە یعنی ئایا ئەم وەزارەتە پۆلیسیە چەند لە میدیا و ئازادی ڕادەربڕین تێگە و لەوەش خراپترەوەیە تۆ ئەبێت 90 ڕۆژ بە پێم ئەم ڕێنمایە 90 ڕۆژ چاوەڕێ بکەی وەڵامت بنەوە ئایا ڕازیە بن یان مۆڵەت دەدەنێ یان نا چێ وەزارەتی ناوخۆ دوای 90 ڕۆژەکەش هیچ ڕێوشوێنێک دیاری نەکراوە کە من ڕەخنە بگرم تەعەن بگرم کە ئایا بۆچی ئەگەر مۆڵەتم نەدەنێ ئەگەر ڕەفز بێتەوە ئەگەر بە ڕەفز بێتەوە داوای مۆڵەتەکەم هیچ ڕێوشوێن و هیچ بڕگەیەک دیاری نەکراوە کە من ئایا بۆم هەیە تەعەن بگرم لە قەرارەکە ئێوانیان نا کە ئەمە لە یاسای ڕۆژنامەنووسیا هەیە لە کاتی دامەزرانی ڕۆژنامەیەەکە بۆت هەیە تەعەن بگری کە بۆچی کێشان بۆ دروست کردووی لێرە جگەلەوەی مۆڵەتە لەوەش خراپترەوەی بۆت نییە تەعەن بکەی بۆیە بەڕاستی هەر بڕگە و مادەیەکی دەخوێنیتەوە وەکوتم قابلی ئەوە نییە تعدیل و چاکردن و تەنها قابلی هەڵۆشانەوەیە بۆ نمونە ئەمانگیێڕێتەوە بۆچی لە بڕگەیەکی تیا ئەڵێ ئەبێت چاوەڕێ بن دوایەوەی کە ئەمە تەمان ئەمە لە وەقعی هەرێمی کوردستانە بڵاوکراوەتەم ڕێنمایە ئەڵێ دوای بڵاوکردنەوەی ئەم ڕێنمایە لە وەقعی هەرێمی کوردستانە دوای بڵاوکردنەوە چاوەڕێ بن فەرمانگەی میدیا و زانیاری کۆمەڵێک پێوە دەرکا بۆ بڵاوکردنەوە ینی هێشتا لەمە قورستر هەیە وردیە کاتەوە چۆن میدیا قسە بکە پەیامەکانی چی بن پێمان ئەڵێ دڵنیام ینی پێمانڵێ دەبێت بەم ئاوازە بخوێنن بەم ڕیتمە بخوێنن کە من ئەمەوێت باشە لەکوێی دنیا بووە لەکوێی دنیا بووە لە وڵاتانی ڕەنگە وەکو ئێران و کۆریای باکوور و ئەو وڵاتە شمولیانەی دنیا نەبێ وڵاتە ئیسیبدادیانە نەبێ لەکوێی دنیا بووە میدیا کە ئێماڵێن دەسەڵاتی چوارەمە لەلایەن دەسەڵاتی دووەمەوە ڕقی بکرێ چاودێری بکرێ میدیا بێت چاودێر بێ بەسەر دەسەڵاتەکانی ترەوە بەس بەپی ئەم ڕێنمایە بەعکسەوە حکوومەت دەسەڵاتی دووەم دەسەڵاتی جێبەجێکردن چاودێرە بێ بەسەر میدیاکانەوە بەسەر پەیامی میدیاکانەوە کە بەداخەوە کوتم جارە دەرتاکی دەکەمەوە ئەم ڕێنمایانە ڕێک وایە لە وڵاتێکی وەکو کۆریای باکوور یەک لایەنی تریش کە گرنگە ئاماژەی پێ بکەین وەزارەتی ڕۆشنبیری لە دنیای ئیشی داڕشتنی سیاسەتی کەلتوریە سیاسەتێک کە کرانەوەی تیابێ کە پێشکەوتنی تیابێ بەڵام بەداخەوە هاتووە ئەمە شۆڕ بۆتەوە بۆ ناوچی ئەڵێ بێت درامایەک پەخش بکردرێ پەخش بکرێ کە خیانەتی زەوجیتیانە بێ نازانم کەچیتیانە بێ هەندان باشە خۆ ئەم درامایە ئەمەیتیابێ بەمانای ئەوە نەیە خەڵک ئەمە بکە بەمانای ئەوەی ئەمە بە خراپ پیشان بدات چارەسەر بدۆزێتەوە بۆ مەسلەی لە ناو دراماکەیە بۆ مەسلەوەی چۆن خەڵک خۆی بە دوور بگرێ لە خیانەتی زەوجی بۆن لە هەموو ئەو شتانە و لە ڕاستیە ئەبێ وەزارەتی ڕۆشنبیری پشتگیری کرانەوە بکە کرانەوەی کەلتوری کرانەوەی کۆمەلگا بکە نەک بێت ئیش لەسەرەوە بکە
هەموو ڕێگەکان ئەینا ئێستا بۆنمە فیلمی ئێرانیمانەیە فیلمی ئێرانی یەکێکە کە لە کورسات زۆر پەخشەکرێ درامای ئێرانی کە درامای زۆر جوانە ینی درامایەکە قبولی ناو خێزانەکانی ئێمە باسی خانەتی زەوجیشی تایە بەڵام ناڵێ بیکەن ئەڵێ خراپە دروستە تۆ ئەبێ نابێ بڵێ وڵا ئەگەر هەشتێک ئەوانی تیاابێ جاخۆ هەرچی دراما هەیە تایەتی هەرچی دراما هەیە جەریمەی تایە تاوانی تایە یخۆ کەو کاتە بێ ئمە هیچ درامایەک پەخش نەکەین لە ڕاستیە ئەبێ هیچ درامایەک پەخش نەکرێ و نەکردرێ کە ئەمەش دیسان ڕێگری و قەدەغەکردنێکی کەلتوریە لە ناو ئەم ڕێنمایە باشە دکتۆر لە هەندێک لە ڕێمایەکە کۆمەڵێک مافی وەزارەت کۆمەڵێک مافی داوە بەخۆی کە مافی ئەو نییە ئەمە کێشەکە تا چەندە قوڵتر دەکاتەوە بەڵێ حتمما هەموو ئەم قەدەغانی کە کردوێتی وەکوتم ئیشی وەزارەتی ڕۆشنبیری نییە وەک وەزارەتی ڕۆشنبیری ئیشی داڕشتنی سیاسەتی کەلتوریە سیاسەتی کرانەوەی بۆ کۆمەلگا نەک بێت ڕێنماییەک دانێ بە دژی یاسای ڕۆژنامەگەری ڕێنماییەک دانرێ بۆ قەدەغەکردنی وتن و ئازادی وتن و ئازادی قسەکردن ئەم ڕێنمایانەی کە دەرکراون پێچەوانەی وەکوتم مەبادئی ئازادی وتن و ئازادی ڕۆژنامەنووسین کە ئەمە بەڵێ ئیشی وەزارەتی ڕۆشنبیری نیە بەعکسەوە وەزارەتی ڕۆشنبیری دەبێت پشتگیری ئازادی وتن و ئازادی ڕادەربڕین بکات دەبێت پشتگیری کرانەوەی کەلتوری بکات لە کۆمەلگایە نەک بە پێچەوانە ڕێگری و قەدەغەدا بنێ بەڵێ دکتۆر بابەتەکە قسەی زۆر هەڵەگرێ بەڵام لەبەر کەمی کات ناتوان وەکو کۆتا پرسیارەگەر لە بەڕێستانی بکەم جی بکرێت بۆ ئەوەی ئەم بابەتە هەروانە ڕوات یاخود تاوای بەرگە و مادەکان کە ئومێدی گۆڕانکاری تیانە کانسڵ بێت و بەرگە و مادەی دیکە لە جێگەی بێ من ئەلم کەناڵی ئەوە هیوادار من پەیامە بگا داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم کە ئەوەتیم حزبە هەیە ئیدعای ئازادی ڕادەربڕینەکە داوا لە کاقوبات تاالبانی یەکەم کە جێگری سەرۆکی حکوومەت و پشتیوانی ئازادی ڕادەربڕین بۆ لە هەرێمی کوردستانە ئەم وەزیرەی کە ئیمزای ئەم ڕێنمایی کردووە لە پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە داوایان لێ یەکەم ئەگەر لەگەڵ ئازادی ڕادەربڕینان داوا لە وەزیرەکە بکەن کە ئەم ڕێنمایە سەحب بکاتەوە کە سەلاحیاتی سەحبکردنەوەچکە بە ئیمزای ڕۆیشتووە یعنی ئەتوانێت ئەم ڕێنمایە سەحب بکاتەوە بیوەستێنێت بە هەموو شێوەیە داوایان لێ یەکەم ئەلێرەوە ئەمە هەنگاوی یەکەمە هەنگاوی دووەم پێویستە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەمووی فشار دروستکە لەسەر وەزارەتی ڕۆشنبیری و لایانی پەیوەندیدار کە ئەم ڕێنماییە ڕابگرن ڕێکخراوەکانی ڕۆژنامەنووسان و سندیکای ڕۆژنامەنووسان و ئەمانە دەبێت کاری جددی بکەن بۆ ڕاگرتن و بۆ عفو بۆ هەر بۆ هەڵۆشانەوەی ئەم ڕێنمایە نەک بۆ ڕاگرتن چوار ڕەنگە ئەگەر ئێستاش ڕابگیرە وەزیرێکی تر بێت کاری پێ بکات و داوا لە هەموو ڕۆژنامەنووسان و ئازادی خوازانەکەم هەوڵی جددی یاخۆت لە ڕێگەی فشار و کۆبوونەوە و ئیمزا کۆکردنەوە فشار لە وەزارەتی وەزیری ڕۆشنبیری و لایانی پەیوەندیدار لە حکوومەت هێرم کە ئەم ڕێنمایە هەڵبۆشێنرێتەوە هیچ ڕێگەیەکی ترمانە قابلی چاکردن نیە ئەوەندە ڕێگری و قەدەغەی تایە کە بەداخەوە کوتم جارە تریشتێکی دەکەمەوە کە ئەم ئەخی قسم بێ ئەم ڕێنمایانە بۆ کۆریای باکوور دەرکراوە بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ دکتۆر کامل عومەر پسپۆڕی میدیا کە لە تەوەری کۆتایی بەرنامی بەیانی کوردستان نیوز لەگەڵمان بووی دووبارە سپاس بۆ بەڕێستان بەخێراتن